لە پێناو کۆمەڵگەیەکی تەندروست هەوڵدراوە کە بەشی ڕێنمایی دەرونی لا کۆلێژی پەروەردە بکرێتەوە هەڵبەتە هەوڵ دەدرێت لە ڕووی ڕێنمایی با بڵێن هەم پەروەردەیی و هەم دەرونی کار لەسەر تاکەکان بکرێت تاکو کۆمەڵگەیەکی دەرون دروست لە کوردستان بوونیە بێت تایبەت بەکردنەوەی ئەم بەشە واروەها گرنگەکەی زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر هەناو حەسەن محەممەد خان کە ڕاگری کۆلێژی پەروەردە و هاوکات سەرپەرشتیاری بەشی ڕێنمایی پەروەردەکاری دەرونیە ڕاستەوخۆ لە ستودیۆ بەیانی قورسانی نوێسمیانە دکتۆر سپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. زۆر سپاستانەکەم سپاس بۆم دەرفەتەی ڕەخسانتان. دەست خۆش. باس لەوە دەکەین کردنەوەی ئەم بەشە گرنگی وردەکاریەکەی چییە؟ ئەم بەشەکە کراوەتەوە تا چەندە با بڵێن بۆ ئێستەی کۆمەڵگەی هەرێمی کوردستان لە تەواوی بەشی جیاوازەکان لە زانکۆ و پەیمانگاکان گرنگیەک یاخود پێویستیەکی زەروری بوو. سەرەتا ئەمێ سپاسی کەناڵی کورسات بکەم کە لە ڕۆژی ئەنجامدانی چالاکیەکە ماندوو بوون لەگەڵمانە تەواوی ڕۆژەکە بۆ ڕۆماڵی میدیایی چالاکیەکەش بریتی بوو ئەنجامدانی سیمپۆزیۆمێکی نێودەوڵەتی بە ناونیشانی ڕۆڵی پسپۆڕی ڕێنمایی پەروەردەی و دەرونی لە کۆمەڵگە و بازاری کاردا لەسەر ئاستی ناوخۆی و نێودەوڵەتی باز لە گرنگی ئەم پسپۆریە کرا. گرنگی ئەم پسپۆریە لەوایە ئێمە بنمونە لە بەرەوەی کۆلێجی پەروەردەین. ناوەندە پەروەردەیەکان تەنها کاریان ئەوە نییە کە زانستە پەتیەکان بگەێنن بە خوێندکار، بەڵکو لە پاڵ ئەوەیە ئەرکی ناوەندە پەروەردەیەکان ئەرکی خوێندنگەکان کاتێکەڵێن ناوەندی پەروەردەیی لە ڕەوزەوە ئەیگرێتەوە لە باخچەوە ئیگرێتەوە تاوەکو خوێندنی زانکۆ و پەیمانگاکان تەنها کاری ئەوە نییە کە زانستێکی پەتی پێشکەش بە خوێندکاران و فێرخوازان بکە، بەڵکو لە پاڵ ئەوەیە ئەبێ کەسایەتی فێرخوازەکەش پەروەردە بکە لایەنی دەرونی لایەنی کەسایەتی دیارەکردنەوەی بەشی ڕێنمایی پەروەردەی و دەرونی لە چوارچێوەی سیاسەتی سەرۆکایەتی زانکۆی سلێمانیە کە ئەوێ بەشە زانستیەکان کۆلێج یاخود زانکۆ بە شێوەیەکی گشتی ببەستێتەوە بە بازاری کاردا. تەنانەت وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیش ئێستا کار بۆ ئەو ئەکا کە ئەو بەشانەی پەیوەندیان هەیە ڕاستەوخۆ بە بازاری کارەوە واتە خوێندکار لە دوای تەخەڕوج ئەتوانێت خۆی لە بازاری کارا بدۆزێتەوە گرنگی بۆ بەشانە بدرێتەوە بەشانە بکرێتەوە و هەلی خوێندن لەو بەشانەیە فەراهەم بکرێت. وەک ئاماژەم پێەیە کۆلێجی پەروەردە ئەرکی ئەوەیە کە کادری پەروەردەیی دروست بکە. ئێمەش دوای دراسەکردن و لێکۆڵینەوەمان لەگەڵ چەند وەزارەتێکە بە تایبەت وەزارەتی پەروەردە فۆکەسمان لەسەر بووشکە بە معنین بە وەزارەتی پەروەردە و پاشان وەزارەتی عەدل و تەندروستی و کۆمەڵایەتی بۆمان دەرکەوت کە پسپۆرێکی ئاوها لە کۆمەڵگەی ئێمە زۆر زۆربرە چونکە ئەبینین بە نمونە بەڕاستی تاکی کورد توانا و لێهاتووی هەیە، بەڵام ئێمە چۆن ئەم کەسایەتی ئەم تاکە پەروەردە بکەین بۆ ئەوەی توانای خۆی بەکار بهێنێ. مرۆڤ ئەگەر لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی دەرونیەوە تەندروست نەبێ، کەسایەتیەکی ساغڵەمی نەبێ، دەروونێکی ئارامی نەبێ، ناتوانین تواناکانی خۆمان بدۆزینەوە و پەرەی پێبین و بەکاری بێنین بۆ پێشکەوتنی وڵاتەکەمان. بۆ ئەمەش تۆ پێویستت بە کەسێکە کە بەڕاستی ڕاهێنرابێ ئەکادیمیەن دروست کرابێ بە ئەوەی چۆن مامەڵە بکات لەسەر ئەوەی فێرخوازێک کەسایەتیەک پێ بگەێنێ یاخود بە نمونە ئێمە مرۆڤین لە هەر تەمەنێکا بین لە هەر پێگێکی کۆمەڵایەتیا بین لە هەر پێگێکی ئابووریا بین ممکنە تووشی کێشەیەک ببین تووشی زەبرێکی دەرونی ببین ئەو نەدا بڕۆخین پێویستمان بە ئیرادەیەکی گەورە بێجارێکی تر هەستینەوە سەرپال زۆر جاریش ئێمە ئەو ئیرادەیە ناتوانین لە هەناومانە هەیە بەس ناتوانین بیدۆزینەوە پێویستمان بەوەی پەنابەرین بۆ کەسێکی پسپۆر. باشە دکتۆر ئێمە لە کوردستان هەڵبەتە لە ڕێگەی کۆلێژ و بەشەکانەوە دەرچوانی بەشی دەرونی و کۆمەڵایەتیمان هەیە جیاوازی چی دەبێت لەگەڵ ئەم بەشێکی ئێستا با بڵێن خوێندکار لە داهاتووە دەردەچێت و بڕوانامە تیدا بەدەست دەهێنێت تەنها ئامادەکردنەکەیەتی لە ڕووی پەروەردەیەوە یاخود بۆ من وردەکاری دیکەش هەیە. جارە پێش هەموو شتە پێشەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بەمەوە گرنگی هیچ بەشێکی زانستی کەم نابێتەوە بەکردنەوەی بەشێکی زانستی ئەگەر بەشێک خۆی گرنگ بێ هیچ کات بەکردنەوەی بەشێکی تر ئەو بەشە هەرس ناهێنێ ئەو بەشە ناڕوخێ. من حەزم نەکرد ئاماژە بە هیچ بەشێک بەموناوی هیچ بەشێکی زانستی بێنم و ئەمە ئاماژەش بە زۆربەی زۆر هەرە زۆری سایکۆلۆژیستەکانی کوردستان بەیسکەکەمان ئەساسەکەمان یا کۆمەڵناسیە یا دەروونناسیە
ئەم دوو زانستی زۆر گرنگن و کەس ناتوانێت لە گرنگی و ئەهەمێتی ئەم زانستانە کەم بکاتەوە بەڵام ئەوان بە شێوەیەکی گشتی و تیۆری بابەتەکە ئەخوێنن مەگەر مامۆستایەک لە ئەکتیڤی خۆی لە چالاکی و بەتوانایی خۆی زۆر جار ڕەنگە پێویست کە پەیوەندیەکی فراوانیشی هەبێ خوێندکارەکان بەرێت بۆ خەستەخانەیەک کە خۆی لە پرۆگرامەکە ڕەنگە مەطلوبیش نەبێ خوێندکار بەرێ بۆ خەستەخانە و کەیس ببینێ بەڵام ئێمە لە بەشی ڕێنمایی پەروەردەی و دەرونی بە فعلی 4 ساڵەکە کۆمەڵێک وانە ئەخوێنێ کە پێویستی بەوەیە پراکتیک بکات لە ماوەی ئەو 4 ساڵەیە کەیس ببینێ لە کەیسەکان تێبگا بتوانێت پێشبینی سلوکی فێرخواست بکات لە داهاتووە دوای ئەم حاڵەتە تووشی چی ئەبێ چۆن چارەسەری بکە تەبەن تا ستێپێک ئەمە ئەتوانین ئیشی لەسەر بکەین لە دوای ئەو ستێپە پزیشکی دەرونی ئەتوانێت کاری لەسەر بکە ئەو وانانەی کە لەم بەشە ئەخوێنرێن سەبارەت ئەوەی کەوتت وردەکاریەکانی چییە ئەچێتە بوارەکانی دەروونزانی پزیشکی دەرونی و پەروەردەیی کۆمەڵناسی بایۆلۆجی بە شێوەیەکی گشتی دەروونزانی و پزیشکی دەرین و پەروەردەیی بۆچی لەبەرەوەی ئێمە یەکەم هەندێک کێشە هەیە بەشەکەمان ناوی بەشی ڕێنمایی پەروەردەی و دەرونیە ئەو کێشانی کە ئێمە فێرخوازەکانمان ڕائەهێنین نەک بە تەنها بە دوواداچوون و ڕێنمایی بات لەسەر ئەوەی کە فێرخوازەکە یاخود کەیسەکە تووشی کێشەیەکی کەسی یا کۆمەڵایەتی بووە بەڵکو هەندێک جار کێشەیەکی پەروەردەیی یا حاڵەتێکی دەرونی لە لای فێرخوازەکە دروست کردووە یاخود کێشەیەکی خێزانیە کێشەیەکی پەروەردەیی لە لای ئەم فێرخوازە دروست کردووە ئێمە لە ماوەی 4 ساڵ کە 8 سمستەرەکە 8 کۆرسەکە ئەم فێرخوازە بە بەردەوامی ڕایئهێنین لەسەر ئەوەی ئەم کەیسانە چۆن بناسێ و چۆن ئیشیان لەسەر بکە بۆیە ئێمە بە زۆر بەوردی ئیش لەسەر پسپۆرەکە ئەکەین جیاوازی بەشی ڕێنمایی پەروەردەیی لەگەڵ بەشێکی تر ئەوەیە وەگەر پێناسەی ڕێنمایی دەرونی و پەروەردەیی بکەین واتە کەسی ڕێنمایی کار یارمەتی تاکەیە بۆی بتوانێ پەرە بە تواناکانی خۆی بە پەرە بە پرۆسە عەقلەکانی خۆی بە بە توانەکانی خۆی ڕوبەڕۆی هەڵوێست و دۆخە جیاوازەکان بێتەوە باشە ئەو ڕۆژە لە سیمپۆزیۆمەکەیەک پێشنیار هەبوو پێش ئەوەی تەلەبە لە ڕێگەی فۆرم لە ڕێگەی نمرەکانیەوە لەم بەشەوە بگیرێت پێویستە پێشەوە چاوپێکەوتن هەبێت تاکو خوێندکارەکە ئەوەی کە دەیەوێت لەو بەشەوە بگیرێت ئاشنایی تایبەت بە بابەتەکە بێت تەنها نمرە پێوەەر نەبێت ئەمە تا چەندە پەیوەندی ئەمە پێشنیارێکی زۆر باشەوە ئێمەش هەر لە سەرەتای کردنەوەی ئەم بەشە زانستیە بێگومان بە چەند لیژنەیە کاتێپەڕیوە ئەم بەشەکردنەوەی ئەم بەشە یەکێک لە لیژنەکان اقتراحیانەوە بوو کە چاوپێکەوتن هەبێ لە وەرگرتنە بەڵام لە ڕاستیە ئێمە ناتوانین نمرە فەرامۆش بکەین ئێمە لە ئێستایە وەرگرتن بە سیستەمی زانکۆلاینە و هاوشێوەی بەشە زانستیەکانی ترمان نمرەمان دیاری نەکردووە ئەمە لە ڕاستیە لە زانستی سایکۆلۆجیا زۆر جار ئەڵێین نمرە پێوەەر نییە بۆ زیرەکی بەڵام لە ڕاستیە نمرە پێوەرە بۆ ئەوەی کە ئەو خوێندکارە تا چەند مولتەزیم بووە و تا چەند جددیە و هەوڵ ئايات بۆ ژیانی خۆی حاڵەتە شازەکان جیاوازە جاری وە هەندێک فێرخواز تووشی هەندێک حاڵەتی لە پڕ لە ناکاوە بێ کە ناتوانێت نمرەی بەرز بەدەستبێنێ ئێمە لە دوای زانکۆلاین اینجا پرۆسەی مقابلە ئەەکەین بۆی بزانین ئەو خوێندکارانی کە هاتووە بۆلامان تا چەند ئارەزویان هەیە لەم بەشە چونکە ئەبێت مهمترین شت سەرکەوتن لەم پیشەیە ئەوەیە کە تۆ تا چەند حەزت لە پیشەکەیە و ئارەزوت هەیە لەوەی کە لە داهاتووە ئەم پسپۆریە وەربگریت باشە هەڵبەتە لە ئێستاە بە تایبەتی و بەشانی کە لە زانکۆکان دەکرێنەوە جگەلەوەی کە پێویستی کۆمەڵگەن لە ڕووی ئەوەی کە لە ڕوە دەرونیەکە لە ڕوە تەندروستیەکە لە ڕوەکانی دیکەوە ئەوەی کە زۆر تشک دەخرێتە سەر با بڵین بازاڕی کارە پێویستە بەشێک بکرێتەوە کە دوایی دەرچوانی بتوانن لەو جێگەیانەی کە پێویستە جێیان بێتەوە و خزمەت بکەن ئەم بەشە تا چەندە ئەم بابەتە لە بەرچاو دەبێت بەڵێ وەک پێشتر ئاماژەم پێەیە ئێمە سەرەتایی چەکەرەکردنی بیرۆکەیکردنەوەی بەشی زانستی وەکو کۆلێجی پەروەردە وەکو ڕاگرایەتی کۆلێجی پەروەردە ڕاستەوخۆ ڕاوێژمان کردووە
هەم بە وەزارەتی خوێندنی باڵا هەم بە وەزارەتی پەروەردە کە وەزارەتی پەیوەندیدارە بە کۆلێژەکەمان، وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی، ڕێکخراوێکی جیهانی گەورەی وەک ڕێکخراوی WHO بۆی بزانین ئەم بەشە تا چەند لەگەڵ بازاڕی کارە ئەگونجە. ئەشمەوێ بیرمان نەچێ ئاماژە بۆ بم لە عێراقا سندیکای ڕێنمایی پەروەردەیی جیاوازە لە سندیکای دەروونناسان و کۆمەڵناسان، وەک پیشەیەکی جیاواز مامەڵەی لەگەڵاکرێ. ڕاستە برانجێکە لقێکی زانستیە لە سایکۆلۆژیا، بەڵام تەطبیقیە، یەکێکە لە زانستە تەطبیقەکان کە ئەتوانێت تیۆرەکانی بواری سایکۆلۆژیا ئەپلایکە تەطبیقیکە لە ژیانی ڕاستەقینەیە و تاک سوودی لەوە بگرێ. بەنسبەت ئەوە کە تا چەند ئەگونجێ بێگومان ئێمە پێشتر ڕاوێژمان کردووە. ڕێکخراوێکی وەکو یونیسێف بەردەوام ئەگەر بچنە سەر وێبسایتەکەی ئیشارەت ئەیابەوە لە هەموو جیهانە و لە عێراق بە تایبەتی کە پێویست ئێمە پاڵپشتی دەرونی لە ناو سیستەمی پەروەردەیە بچەسپێنین. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە عێراق چەندین ساڵە لە حربە ئەژین، لە قەیرانە ئەژین، نەک خوێندکارەکانمان، ڕەنگە دایک و باوکی خوێندکارەکانیش مامۆستاکانیش لە ڕووی دەرونیەوە جێگیر نەبن و پێویستمان بەوەیە ئەم بابەتە لە سیستەمی پەروەردە بچەسپێنەوە. داوای کردووە بە دوو شێواز، هەم لە پرۆگرامی خوێندنا دابنرێت و هەم وەکو خزمەتگوزاری لە ناو خوێندنگەکانە پێشکەش بە خوێندکار بکرێت، تەنانەت پێشکەش بە مامۆستا. وەزارەتی پەروەردەی هەرێمەڵا بێ مامۆستاکانیشمان پێویستی پێێتی، زۆر شتێکی ئاساییە، ڕەنگە بن و تۆش پێویستمان پێوە. بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا وەزارەتی پەروەردە دوو وانەی سایکۆلۆژیای زیاد کردووە بۆ قۆناغی ئامادەیی لە دوای ئەوەی کە گرنگی ئەم بابەتە زانراوە. دەرچوانی بەشی ڕێنمایی پەروەردەی و دەرونی لە ناو وەزارەتی پەروەردە و لە ناوەندە پەروەردەیە حکومی و ناحکومیەکانە بە دوو شێواز هەلیکاریان بۆ ڕخسێ، یان ببن بە مامۆستا بۆ وانەکانی سایکۆلۆژیا، چونکە ئێمە لە پاڵ ئەو وانانەی کە پێشتر ئاماژەم پێەیە وانەی ڕێگاکانی وانەوتنەوە ئەخوێنێ، تیۆرەکانی ڕێگاکانی وانەوتنەوە چین. ئەمە بە حازەڕە و دەورەیەک فێر نابێت، ئێمە ئامادەی درێژی پێداگۆجی ئەخوێنێ، تەکنەلۆژیای فێرکردن ئەخوێنێ، زانستی سایکۆلۆژیای پەروەردەی ئەخوێنێ، بۆی بتوانێت لە پاڵکاری ڕێنماییە وانەیەکی وەکو پسپۆری سایکۆلۆژیا بڵێتەوە وەکو ڕێنماییکاری پەروەردەی و دەرونیش بە هەمان شێوە ئەتوانێت واتە دوو جار هەلیکاری هەیە لە ناو وەزارەتی پەروەردەیە. وەزارەتی پەروەردە خۆیان داوای ئەم بەشە لە ئێمەکەن، ئەڵەن ئێمە ئەم بەشەمانەوێ لەبەر ئەوەی هەندێک پسپۆری تر زۆر بە ئاموانەکە ئاخوێنێ، کاتێکە چێتە سەر بواری کارکردن ڕەنگە بە لەباقەتی خۆی بە سەلیقەی خۆی بتوانێت نەجاحەت بێنێت، بەڵام بە شێوەیەکی زانستی ئامادە نەکراوە بۆ ئەو پسپۆریە. ئەمە لە بواری پەروەردەیە. لە بواری کار و کاروباری کۆمەڵایەتیە بەڕێز جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی خات و کوێستان ئاماژەی بۆیە ئێمە چەندین جومگەمان هەیە، چەندین دامەزراوەمان هەیە کە پێویستمان پێێتی، ئەوانیش هەموەکو مامۆستا هەموەکو ڕێنمایی کار. لە بواری تەندروستیە بە هەمان شێوە WHO لە دکتۆر جۆرج ئەلفرێد کە سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە عێراق ئاماژەی بەوەیە ئەگەر پرۆگرامەکان لەگەڵ گایدلاینی ڕێکخراوەکەیانە بگونجێنرێت، ئەوە لە لای ئەوان بەڕاستی دیسکریپتۆپیانە بێتە واتە پیشەکەیان دانپێنراو ئەبێت و زۆر جەختی کردەوە لەسەرەوەی کە لە بواری تەندروستیە زۆر پێویستیان بەم پسپۆریەیە. ئەمە هەموو ئەمانە دەلالەتە بەوەی کە کۆمەڵگەی ئێمە هەمووەکو تاک پێویستمان پێێتی، پێویستمان بەم خزمەت گوزاریەیە و هەمووەکو لە بازاری کاریشە چەندین هەلیکاری بۆ ڕخسە. باشە دکتۆر، وەکو کۆتا پرسیار ئەمێ ئەو بزانم دیارە کە زانکۆ ناوەندی توێژینەوە و بەدواداچوونە هیچ بیر لەوە کراوەتەوە، یعنی یاخود ئەم کارە لە پلانایە سنتەرێکی تایبەت بە توێژینە و ئامار بۆ دەروون دروستی یاخود ئەو جۆرانی کە کاریگەری لەسەر خراپی دەروون هەبێت لە دوجارە لەم بەشە بکرێتەوە؟ کاتێکاڵی بەشی زانستی لە ناو زانکۆیە سروشتەکەی وایە تەنها کاری تەدریس و خوێندن نییە، بەڵکو کاری ئەنجامدانی توێژینەوەشە لە ڕێگەی توێژەرەکانی کێن جارێکی تر مامۆستاکانێتی. ئەمە وەکو بەش
هەر لە ئێستەوە ئێمە مامۆستاکانمان سەرقاڵی ئامادەکارین بە کۆمەڵک توێژینەوەی زانستی لەو بوارەیە. وەکو سەرۆکاتی زانکۆی سلێمانی، زانکۆی سلێمانی سەنتەری توێژینەوە و پەرەپێدانی هەیە. لەو سنتەرەشە بێگومان ئەم پسپۆری ئەتوانێت خۆی ببینێتەوە و توێژینەوە لەسەر ئەو بابەتانە بکە کە پەیوەندی بەم بوارەوە هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ پرۆفسۆری ئاجرە دکتۆر هەناو حەسەن حەمەخان کاڕاگری کۆلێژی پەروەردە و سەرپەرشتیاری بەشی ڕێنمایی پەروەردەی و دەرونبووی. دووبارە سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ ئێوەش، زۆر زۆر سپاس بەڕێز.